ڕاستەکێشە و داواکاریەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەکەین هەڵبەتە لە دوای ئەوەی کە بڕیاردرا موچەی خانشنان هاوتای موچەی عێراق بکرێت کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش ئەو داواکاریان هەبوو کە پێویستە موچەی کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش کە کەمە هاوتا بکرێت لەگەڵ موچەی با بڵێن کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە عێراقدا کامە ئەو موچەکەمە گرفتی بۆ بژێوی ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت دروستکردەوە تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری بەڕێز سامان حوسێن سەرۆکی یەکێتی کەمەندامانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسار نیوزمیانە کاک سامان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێراتی زۆر سپاس هەڵبەتە دوای ئەوەی کە بڕیاردرا موچەی خانشنان هاوتا بکرێت ئێوەش پەیامێکتان بڵاو کردە و داواکاری ئەوەتان هەبوو کە پێویستە موچەی کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش هاوتا بکرێت لەبەرەوەی ئەم موچەکەمە گرفتی بۆ بژێوی ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کردووە ئەم داوایە کە ڕاتانگەیاندووە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لەگەڵ هیچ لایەنێکی پەیوەندیدار گفتوگۆی لەبارەوە کراوە؟ سپاسانەکەم دیارە ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ ئەو بڕیارە گرنگی خانە نشینان کە بەڕاستی ساڵانێکی زۆرە ئەوانیش دەناڵێنن بە دەستکەمی موچەکانیانەوە و ئەمە جگە لە پاشەکەوت و دواکەوتن و نەیانی موچەکانیان بەڵام بەڕاستی بڕیارێکی بوێرانە بوو زۆر جێی دڵخۆشی خەڵک بوو دەنگانەوەیکی زۆریایەوە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای خانە نشینان هیچ موچەیەک نییە لە هەرێمی کوردستان لە موچەی کەمەندامان کەمتر بێت یعنی ئێستا کەمترین موچەمان هەیە هەر نابێ ناوی بنێن موچە هەر هاوکاریکی ڕەمزیە کە 150,000 دینارە ئێستا بۆ نمونە ئێمە بەیانی موچەی کەمەندامانە درێ بڕۆ ئەکەی کەوەری ئەگری نازانی چی لێ بکەی بۆیە هەر ڕاستەوخۆ و کۆنگرێکی ڕۆژنامەنووسیمان بەس پێیانمان ناوە بە وەزارەتی کار بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە هەموو پێکاتەکانی و بە سەرۆکی حکوومەت بە جێگری سەرۆکی حکوومەت بە هەموو وەزارەتەکان کە ئەیتر ئەبێ کاتێت یعنی هیچ بیانوویەک هیچ موبەڕیرێک نەماوە بۆی کە موچەی کەمەندامان زیاد نەکرێ هاوتای موچەی کەمەندامانی عێراق نەکرێ کە چەند هەفتەیەک لەمەوە پێش موچەی کەمەندامانی عێراق لە 175,000ەوە بوو بە 250,000 دینار ئەگەر لێرەش حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن بە دڵسۆزی خۆیان بڕیاری ئەوە بن موچەکە هیچ نەبێت لە 100,000 لە 150,000 بکەنە 250,000 دینار لە ئێستادا ئەتوانین بڵین باشە بەرگرانیشی کە لەسەر شانی کەمەندامان ئاسان ئەکا ئێمە بەڵێنماناوە طبعاً پەیاممان گەیاندووە و پێشیان گەشتووە و ئیتر ئومێدەکەی نەگاتەوەی کە مانگرتن و خۆپیشاندان و خێمە هەڵدان با چونکە پێم وایە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان مادام توانی بە ئەو بڕیارە قورسە بات خانە نشینان هاوتای کەم خانیشانی عێراقا کە کەمترین موچە 500,000 دینارە پێم وانە بڕێکی زۆر کەم ئەگەر بخاتە سەر موچەی کەمەندامان قورسایی بخاتە سەر حکوومەتی هەرێم. کاک سامان دوای ئەوەی کە پەیامەکەتان گەیاندووە لایەنی پەیوەندیدار هیچ داواکاریەک ئەوەی کە کۆ ببنەوە قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەن هیچ دەست پێشخەریەکە بووە؟ هیچ دەست پێشخەریەک نەبووە لەبەرەوەی پێنجشەممە بوو جومعە و شەممەی هاتووە بەسەرا بەڵام تەسەور ئەەکەم یعنی ئەم جارە هیوایەکم هەیە کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران چۆنڵی پلوپەنجەی نەرمە لەگەڵمانە کە بتوانێت زیایکە چونکە ڕێژەکە ئەوەنە نییە ئەوەنە بارگرانی ناخاتە سەر حکوومەتی هەرێم ئەو پارە ینی بۆ نمونە ئەگەر موچە 100,000ەکانیش بکاتە 250,000 دینار پارێکی وە ناخاتە سەر خەزێنەی گشتی حکوومەتی هەرێم کە لە ژێریا دەرنەچێت چونکە ئەو ئێمە گەر جەنابەت بیست بێتێت ئەڵێ مانگانە 100 ملیار لەسەر موچەی خانشینی زیائەکە ئێمە تەسەورەکەم هەر 10 ملیارە زیاب بکە یعنی لە سەدایەکی ئەو پارەی ئەوان ئەچێتە سەر موچەی ئێمە بۆیە بەڕاستی ئومێدەکەم حکوومەتی هەرێم ئەم بڕیارە بیۆرانە بە خاتون ئێمە کە باسی کەمەندامەکەین باسی سامان و تۆ و فلان و فیسان ناکەین باسی زیاتر لە 89,000 خێزانەکەین لە وڵاتەدا ئەم 89,000 دەنگی هەیە ڕەنگی هەیە قورسایی هەیە یعنی تۆ کاتێکە بۆ نمونە موچەی کەمەندامان زیائەکەی 89,000 خێزان بێنە ئەگەر هەر یەکی سێ کەسیش حساب بکەی نزیکەی 300,000 کەس دەکات کە تۆ دڵیان خۆشەکەی کە تۆ توانی لە پرۆسی دەنگدانە بەکاریان بێنی کە تۆ توانی ئیشیان بۆکەی بەڕاستی بۆی ئەبێ حکوومەتی لێ بەم چاوە بیرکاتەوە ینی وا هەز نەکا کەمەندامان هەر 500 کەسێکن بڕوا ئەکەی 89 بۆ 90,000 کەس بەس لە سنووری لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە جگەلەوەی کە لە 2013 یەک کەمەندامینێت وەمان نەکراوە یعنی ئەگەر وا بێکاتە نزیکەی 120,000 کەس باس کرد لەوە کرد کە ئەم موچەیە زۆر کەمە و ئەم موچێش گرفتی بۆ بژێوی بۆ ژیانی خاوەن پێداویستی تایبەت دروست کردووە ڕەنگە بەشێک لە خاوەن پێداویستی تایبەت وەک هەر کەسێکی دیکە ژیانی ڕۆژانەی خۆیان دەکەن و کار دەکەن لە پاڵیا بەڵام چی تایبەت بۆ کەسانی کە بەڕاستی ناشتوانن کار بکەن ئەمە چەند بار قورسی لەسەر ژیان دروست کردووە هەنێ مووقیف ڕوو ئەکاتە ژیانی ئێمە وەکو ڕێکخراوەکان
ناتوانانی چۆن تەفسیریکە یعنی بۆ نمونە من ئێستا بەیانی موچی کەمەندامان وەرەگرم ئەچم 100,000 وەرەگەم 150,000 دینار واللهی نازانی بێی بەچی یعنی 150,000 دینار کەی موچێت کە بەشێکیان ئەسڵەن دەرمانی پزیشکیان هەیە دەرمانی پزیشکیت هەیە ئەگەر 3 ئەمپێریشت هەبێت لە ماڵەکە ئەمە لە سایە 50 موچەکەت ڕۆی 45,000 دینار بەس بە مۆلیدەی ماڵەکەت ئەڕوە ئەمە ئەو ئێخۆ تۆ مناڵت هەیە تۆ حەزت هەیە تۆ خواردنت هەیە تۆ ژیانت هەیە من حەزەکەم لەوە تێبگەین مناڵ نازانێ باوک کەمەندامەیان نا مناڵ ئەگەر باوکی سەرۆ کۆمار بێ ئەگەر وەزیر بێ ئەگەر کەمەندامێ بێک مناڵ تەڵەبی هەیە تەڵەب یعنی ناڵێ باوە تۆ سەرۆ کۆماری ڕووم نایە شتێکە داوا دەکەم من بڕواکە کە داوای شتێکی کرد ئەیکە ئەو بۆکو باوک سەیریەکە یعنی خاوەن پێداویستی تایبەتیش باوکە دایکە برای گەورەیە خوشکی گەورەیە لە ماڵە تەڵەبیان لێ ئەکرێت داواکاری هەیە ئەمە جگە لە داواکاریەکانی خۆیان ئەمە جگە لە مناڵی شەلل دەماغ کە ماگانە پێویستی بە چەند دەستە دایبی هەیە یعنی ئەمانە هەمووی مەئساتە ئەبێ حکومەت ئێرەم لەمە تێبگا ئێمە ئەفزەڵتر بووین لە خانە نشینان بەڵام کاتێک کە ئەو بڕیارە بوێرانە تا ناوە لە ئەنجومەن وەزیران دەستان خۆش بێ من یەکەم قسە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە وتم بڕیارێکی زۆر جوان بوو زۆر دەستخوجێی دەستخۆشی بوو وە کاتەکەشی زۆر گونجاو بوو ئێدە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان ئەم بڕیارەی تر بن یەک بڕیار نەماوە لە هەرێمی کوردستان یەک بڕیار نەماوە یەک چین و توێژ نەماوە لە هەرێمی کوردستان موچەکەیان بۆ زیاد کرد ئیلا کەمەندامی قورڕەسە نەبێت ئەگەر بێت و کاتێکی زۆری بوێت تا ئەم پەیامی ئێوە بگات و موچەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت زیاد بکرێت هەڵوێستی دیکەتان چیا بێت ئێمە خۆپشاندانەکەین من ئومێدەکەم نەگاتە خۆپشاندان ئەگەر خۆپشاندانەکە سەری نەگر خێمە هەڵەین خێمە نەبوو مانگرتن ڕائگەێنین بەس من داوایەکەم لە ڕێکخراوەکانی ترێ ئەوان لەکوێن یعنی ئێسێمە لە سلێمانی تاو بانگەوازمان کرد ئەم بانگەمان هەڵا بەڵێ ئەبێ موچەی کەمەندامان زیاد کرێ خۆ لە دوهۆک 15 ڕێکخراومانەیە لە هەولێر هەمانە لە هەڵەبجە هەمانە و لە ڕێکخراو لە سلێمانی ڕێکخراوی ترمانێ بۆیە ئومێدەکەم هەر هەمومان هەموو کەمەندامان هەموو ڕێکخراوە کەمەندامیەکان لەگەڵ حرمەتم مەوقسەیەکەم نابێت درۆ لەگەڵ چین و توێژەکی خۆماوکی خاتون تۆ ڕاگەیاندنکاری نابێت درۆ لەگەڵ ڕاگەیان ناکەی ئەبێ بە سادقانە ئەم ئیشت خۆش بوێت بیت بەیانی پێشکەش بکەیت بە دڵێکی خۆش بە ڕوویەکی خۆش جەماوەرەکەت ڕوو خۆشکەی دڵخۆشکەی بۆی نییە خۆشەویست بی بۆی خاوەنی پەیامەکەت بی بەڕاستی ئەگەر تۆ ڕقت لە ئیشەکەت بێت ناتوانانی لێ دانیشی بۆی ئێمەژەک و ڕێکخراوە کەمەندامیەکان ئەبێ ئیشەکەی خۆمان خۆش بێ نابێت درۆ لەگەڵ کەمەندامان ناکەین هەمومان بە یەک دەنگ ڕقمان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نییە ڕقمان لە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران نییە ڕقمان لە هیچ وەزیرێک نییە ڕقمان لە حکوومەتەکەی خۆمان نییە خەڵگوا تەفسیر نەکە ئێمە دژی ئەوانەوەسین نەخێر پەیامێکی ئینسانی سادقانەی جوانمان هەیە بۆ زیادکردنی موچەی کەمەندامان هەموو ڕێکخراوەکان لە هەر چوار محافظەکە بە یەک دەنگ بە یەک سەنگ بە یەک ڕەنگ بینە سەر شەقام ئەبێ موچەکەمان زیاد کرێ ئەگەر زیان کرد ئەچین دەستیان ماچەکەین چاویان ماچەکەین ئەگەر زیاشیان نەکرد لە فشارەکانمان بەردەوامە بین خۆمە ناچینە سەر شەقام حکوومەت بڕوخێنین کەس باسی ئەوەی نەکردووە کەس باسی ئەوەی نەکردو کە ئێمە ڕقمان لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەیتی نەخێر بەڵام پەیاممانەیە پەیامەکەشمان ئینسانیە تۆکو خاتونێک ئێستا متعاتفی لەگەڵمان حەزەکەی موچەی کەمەندامان زیاد کرێ وایە ڕەنگە کەمەندامنی سپاس بخوا ڕەنگە لە خێزانەکەش تا کەمەندامێکی تیانە بێ بەڵام دڵخۆش نی کاتێک کاڵی موچەی کەمەندامان زیاد کراوە دڵخۆش نەبوون کە هەمومان وتیان موچەی خانە نشینان زیاد کراوە ئەم بڕیارانە بڕیاری ئینسانین بڕیاری جوانن بڕیاری سیاسی نین بڕیارێکە هەموو کەس دڵخۆشەکە وەک کەمەندامە خەڵکی بەوەفان من ئەم پەیامە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە سوێن بەخوا ئەگەر موچەی کەمەندامان زیاد بکرێ تەنها کەس کە ئەبینرێ لەسەر سنووخەکانی دەنگیان کەمەندامانن ئەوە نە بەوەفان ئەوە نە بەڕێز و بە حورمەتن بەرامبەر حکوومەتەکەی خۆیان و ئەگەر زیاژ نەکرێ پێچوانەکەی ڕاستە ئومێ دەکەین کە پەیامەکەتان جێی خۆی گرت بێت و باتە لایانی پەیوەندیدار و ئێوەش ئەو مافەی خۆتان وەربگرن زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ سامان حسێن سەرۆکیەکێتی کەمەندامانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورد ستارت نیوزەوە میوان بوون